پاش پلان و بەرنامەداڕشتنێک لە لەلایەن بەڕێوەبەراتی کاروباری پزیشکیەوە بە هاوبەشی لەگەڵ تیمی هاوپەیمانانی ئەڵمانی دوای ڕەزامەندی وەرگرتن لە سەرۆکایەتی هەیئە ئەرکان و وەزارەتی پێشمەرگە بەرنامەمان دانا، پلانێک دانراکەوە بنکەیەکی ناوەندێکی فێرکردنی فریاگوزاری سەربازی بکرێتەوە بۆ هێزی پێشمەرگە تاکو لە ڕووی فریاکەوتنی سەرەتاییەوە منهەجەکان و پلانەکان بە باشی بگاتە هێزی پێشمەرگە. طبعا لەم دۆرەمان بینی ئەم دەوری سەرەتاییە زۆر شتێکی باش بوو، یعنی برادەرێکە بینی کاتێک لە شەڕای فیشەکێکی بەرەکەوێ ئیتر تۆ جاری وا هەیە پشۆکەی لەنی نازانی چی بکەیت، چی لەم کەسە بکەیت، فیشەکێکی بەرکەوتووە چۆن فریای ئەم کەسە بکەوی لێ کە دەورەکە و نەبینی بێ بەڕاستی نازانی کە خوێنێ ببینی لە خۆشخۆتە چی، یعنی خۆشت نەبی برادەرەکەشێ بێ نازانی چی بکەیت. بەڵام بە بینینی ئەم دەورەیە ئێمە ئەو شتانەمان فێر بووین، برادەرێکمان فیشەکی بەرەکەوێت لە ناوچەی مەترسیدارەوە یەکسەر بێ بە دوای سەنگەرێکە بگەڕێن بێنین بۆ شوێنێک ئەمن بێ هێمن بێ بە هاوکاری یاریدەدەرەکەمان ئەم برینەی بۆ چوارەسەر ئەکەین، پەیوەندی بە ئەمبولانسا کرێ، یعنی تا ئەمبولانسەکە گەتە لای تۆ تەقریبەن ساعتی 2 ساعتێکی پێچێت لەو ماوەیە تۆ ئەتوانی خوێنەکەی بوەسێنی، ئەتوانی هاوکاریکی زیاتری بۆ بکەیت، هەموو شتێکی ئەتوانی بۆ بکەیت. طبعا ئەوەیەکی ئێمە فێر بووین هەرچەنە بڵێ مەسەلەن سەرەتاییە، بەڵام من وا داێنم زۆر 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 پێویستمان پێ بێ لە سەنگەرەکانەوە. لەم ناوەندی مەشقی پیادەی سلێمانیەکەوە جێگە و مەنامی خەو خواردن مانەوە هەموو بوارەکان دابین کراوە و هیچ نوقسانیەکمان نییە بۆ ئەوانەی لێرانەکە دەورە ئەبین و دەورە ئەکەن و ئەمێننەوە. وانەکانمان هەم عەمەلیە و هەم نەزەریشە، بەڵام زیاتر ئێمە ئیش لەسەر عملیەکەکەین بە حکمی ئێمە لەناو جەنگایدان فێرگەیە بۆ ناو جەنگ زیاتر بەکارێت، ئەبێ زیاتر ئیش لەسەر عملی بکەین. لە بیدایەتی خولەکەمان کە دەست پێ دەکەین زیاتر محازەڕیە پراکتیکیە، دوای محازەڕەکان اینجا دەستەکەین بە عملیەکان و بە سەرپەرشتی چەند مامۆسایەک وە لەسەر بووکەڵەکان ئیش و کارەکەین. پێشێکی ئیشەکەمان کە دەست پێەکە بیدایەت نەزیفبەربوونی پەلەکان کە تۆڕێکەیە چارەسەری بۆ ئەکرێت، و دواتر نەزیفی جێگایە کە تۆ ناتوانانی تۆڕێکەی لێبەستیت، ئەو کاتە ئەتوانین لە فافی تایبەتی ترمان هەیە کە گۆزی پێوترێت بەمە چارەسەرەکرێت و وەزایدەن ڕێڕکردنەوەی ڕێڕەوی هەناسە NPA-وە گۆریایی ڕێڕەویکردنەوەی هەناسەیە، وەزایدەن خاڵیکردنەوەی هەوا لە سیەکانە. ڕۆژانە ئێمە وەکو منهەج 6 وانەی سەرەکیمان هەیە لەم ناوەندی مەشق و ڕاهێنانی تەندروستیە. ئەو 6 وانەیە زیاتر ئێمە هەوڵمان داوە هێزی پێشمەرگە شارەزا بێت و بەرچاوڕوونیان هەبێت لە کاتی برینداربوون و هاتنە پێشەوەی حالەتی نەخوازراو بۆ هێزەکەمان. ئەم منهەجەی کە لێرە خوێندووتانە، ئەم منهەجەی کەوا لێرە فێر بوون، ئەم تەکنیکی فریاگوزاری سەربازیە لە مەیدانی جەنگەوە فێر بوون، هەوڵ بدەن ئەم زانستە هەتاکو ئەو ڕۆژەی هاوڕێکاتان هەمووی ئیشەڵا لە داهاتووە ئەلێرانەوەکو ئێوە دەورە ئەبینن هێزەکەتانە لە کاتی پشووە لە کاتی دانیشتنە هەوڵدەن بۆ یەکتری باز بکەن بە هەموو کەسێک لە هاوڕێکاتان ئەم جۆرە زانستەی هەبێت. ئەگەر ئێوە ئەمە بگەن ئەو سوکە معلوماتی هەبێت بۆ داهاتوو لا سامەحەڵڵا ئەگەر ڕووبەڕووبوونەوە پشتێر گرفتێ بووین، یعنی هەموومان سوکە زانیاریەکمان هەیە لەسەر ئەمە. هەندێشت هەیە لە جەبهەیە زۆر پێویستە، یعنی جاران ئێمە ئەمە نەبوو لە جەبهەیە شەڕێ بۆیە فیشەکێک بە برادێک کەوتوایە نەمەنەزانی چۆن سەرەتایە چۆن ئیلاجیەوە کەسە بکەین، قاچێکی بشکایە یا شتێک بەهاتایە نەمانەزانی چۆن ئیلاجی بۆ بکەین. بتوانین هەموو دەرزێکیان لەسەر بڵێنەوە. ئەمە لە لایەن ستافی ئەڵمانیەکانەوە هێنراوەتە بۆ ئێرە بووکەڵەیەکی زیرەکە بەڕاستی، هەم لە ڕووی نەزیفبەربوون و هەناسەدان و یعنی تقریبا
ناڵم 100% بەڵام 100% وەکو ئینسانێکی ڕاستەقینە ئیشمان بۆ ئەکات و کە ئەتوانین ئیش لەسەرم بوو کەڵانە بکەین بەڕاستی زۆر ئیسفادی لەکەین. سەرەتا ئێمە دەستمان کرد بە پلان و بەرنامە و مەشقێک بۆ پێگەاندنی چەند ڕاهێنەرێکی سەربازی. ئەو ڕاهێنەرانەش کەوە لە ژێر ئومرە و دەسەڵاتی تیمی هاوپەیمانی ئەڵمانی و خۆمان لێرانە دەورەمان پێیان کرد، دەورەکان بە سەرکەوتووی کۆتایی پێێنا و هەمویان بڕوانامەی ڕاهێنەریان پێبەخشرا لەلایەن تیمی هاوپەیمانی ئەڵمانی و بە هەمان شێوە بەڕێوەیەتی کاروباری پزیشکی. شکر بەخوا 100% ئیسفادی لەکەن. ئەو فێرخوازانەشی یەنە ئێرە ئێمە بەڵێ مەجای خولەکە کەمە، بەڵام دەستیان لێبەر ناین ئەتوانین ئێمە کاتژمێرەکان زیادەکەین وایە. ئەگەر بزانین فێرخوازێک کەمێ زەعیفە یان فێرنەوەیان باش وەری نەگرتووە 100% ئیشەکەی خۆی ناکە، ئێمە کاتژمێرەکانیان بۆ زیادەکەین. ئەگەر تا شەویش بمێنینەوە ئێمە ئەوڵین 100% ئەم کەسە فێر بێ بۆت لەبەرەوەی ئەم ئیشە ڕەبتی هەیە بە مان و نەمانی ئینسانێکەوە لە کاتی جەنگە. ئەبێ ئەم کەسێکێت ئێرە بۆ خول ئەبێ 100%ش نەبێ 100% خولەکە بە سەرکەوتووی تێپەڕێنێت. اینجا ئێمە ئەتوانین بکەینە خاوەنی شەهادەیەک لەم بەشە. هەردووشیان بگرە خێرا خێرا هەردووشیان بگرە. محمد قسەی لەگەڵاکە قسەی لەگەڵاکە قسەی لەگەڵاکە فاسی سەری بۆ بکە فاسی سەری بۆ بکە فاسی سەری بۆ بکە خێرا. برینی نییە برینی نییە. بە حکمی بیدایەتیش لەژێ سەرپەرشتی ئەڵمانیەکان بووە تەجزیەی باشمان لایە، شتی باشمان لایە، بە تایبەت بووکەڵەکان، جانتاکان بۆ دروستکردنی گروپاتەکان، ئەشیا و ئەدەواتەکان کە لە لامانە هەمووی پێشکەوتووە و ئەمووی سەرکەوتووە لەخوا بەزیابێ. یعنی کەم و کوڕێکی وان نییە لێرە، بەڵێ پێشتر لە ڕابردووە پێشەوەی ئەم بنکە و ئەم جێگایە بکرێتەوە کەم و کوڕی زۆر هەبووە لە بەشی تەبابەیە. بەڵام ئێستا بە حکمی ئەمە کراوەتەوە شتێکی زۆر زۆر سەرکەوتووە کە وەزارەت تیماڵمانەکان هەستان بەکردنەوەی ئەم بەش. خێرا